سڵاوتان لەبێت. نوێنەری زیندانیکراوانی بادینان باز لەوە دەکات ماوەیە کە هەست بە پلانێکی خراپ دەکەن دژی بەشێک لە زیندانیکراوان کە سەردانیکردنی کەسوکاریان لێ قەدەغە کردوون. کەسوکاری سزادراوانی بادینان ئاشکرایی دەکەن شێروان شێروانی کۆدی پەیوەندی کۆدی لێبڕاوە و لەژێر چاودێری کامێرا و تیمی ناوزینداندایە و داوا لە وەزارەتی کاروباری کۆمەڵایەتی دەکەن ڕێگە بە دەستوەردانی دەستگایەکی ئەمنی نەدات لەناو چاکسازیدا. ئەیهان سەعید ڕۆژنامەنووس و نوێنەری زیندانیانی بادینان ڕایدەگەینێت بەداخەوە ماوەیە کە هەست بە پلانێکی خراپ دەکەین بە تایبەت دوای ئەوەی ڕۆژنامەنووس شێروان شێروانی بۆ چوون و تێبینی خۆی خستۆتە ڕوو لەسەر کۆبوونەوەی سەرۆکی حکوومەت لەگەڵ بەشێک ڕۆژنامەنووسان و بەرگری لە خۆی و هاوڕێکانی کردووە دەربارەی ئەو تۆمەتە بێبنەمایانەی خراونەتە پاڵی. بەداخەوە دوای کەمتر لە 24 کاتژمێر شێروان شێروانی سزادرا و لە نێو چاکسازی هەولێر مافەکانی پێشێلکران و کۆدی پەیوەندیکردنی لێبڕاوە و پێیان وتووە نابێت قسە و پەیوەندی پێوە بکرێت. لە ئێستادا گواستوێنێتەوە هۆڵێکی دیکە کە بەپێی ڕێنماییەکان پێویستە لەگەڵ هاوتە مادە یاساییەکانی خۆی بێت، هەروەها لەژێر چاودێری کامێرا و تیمی ناوزینداندایە. دەژڵێت پێویستە وەزارەتی کار و کاروباری کۆمەڵایەتی ڕێگە بە دەستوەردانی دەستگایەکی ئەمنی نەدات لەناو چاکسازیدا. هەروەها ئەو ڕەفتارانش پێچەوانەی ئەو بەڵێن و دروشمە بێکردارانی سەرۆکی حکوومەتن کە لە کوبوونەوەکەدا کردوێتی. دەژڵێت پێشتریش لەناو چاکسازیەکانی هەولێر و دهۆک زیندانیانی بادینان لەسەر پەیوەندی تەلەفۆنی و دەربڕینی بۆچوونی خۆیان سزادراون. هەندێک لە کتێبە ئاساییەکانیان لێ قەدەغە کراوە و بێبەش کراون لە خوێندن و خولی میوزیک و چەند مافێکیان لێزەوت کراوە. هەروەها پێنج چالاکوانی شیلاتزێ دوای سزاددانیان و تەواوکردنی حکومەکەیان ماوەی زیاتر لە مانگێک لەلایەن ئاسایشی گشتی هەولێرەوە ڕێگریان لێکراوە بگوازرێنەوە بۆ چاکسازی تا ڕێکارە یاسایی و ئیداریەکانیان تەواو بکرێن و ئازاد بکرێن. نوێنەری زیندانیانی بادینان دەژڵێت هێشتا زیندانیانی بادینان سزا دەدرێن و ڕێگە بە بەشێک لە ڕۆژنامەنووسان نادرێت بگەڕێنەوە زێری خۆیان و بە بیرکردنەوەیکی خراپ چێژ لەم سەرکوتکاری و ترس و تۆقان نەدەبینێت و هیچ هەنگاوێکی پراکتیکی نەماوە بۆ چارەسەرکردنی ئەم پرسە. بەم سیاسەتکردنەش سومعی هەرێمەکەمان ناشرینتر دەبێت و ئەمەش لە قازانجی هیچ لایەنێکدا نیە. شێروان شێروانی یەکێکە لە سزادراوانی بادینان و لەگەڵ زیاتر لە 80 کەسی دیکەدا مانگی ئابی 2020 دەستگیرکران و ساڵی ڕابردوش لەگەڵ 4 هاوڕێی تریدا بە 6 ساڵ زیندانی حکومدران.